گفتوگۆ لەسەر ئەم بابەتە دەکەم لەگەڵ بەڕێز غەریب ئەحمەد کە بەڕێزیان ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقن لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان. ڕاستەوخۆ لە ڕانیەوە میوانی من دەبێت کاک غەریب سپاس بۆ ئامادەبوونت سەرنجەکانی ئێوە وەکو ئەندامانی ئەنجومەنی نوێنەران چیە لەسەر دوایین گۆڕانکاری سیاسیەکان بە تایبەتی پرسی دەست لە کارکێشانەوەی کوتلەی سەدرەکان لە ئەنجومەنی نوێنەران. سڵاو لە جەنابتان و لە تێگەڵابینەران هەڵبەت ئەم دۆخی ئێستا ئێمە تێیدا گوزار دەکەینەوەی کە ناوی دۆخی عێراقا دۆخێک هاتە پێشکە غێر تەوەقوع بووە ئەویش ئەم هەڵوێستا یاخود ئەم جوڵە سیاسیەی جەناوی سەدر کە دوای حەوت مانگ لەم چێشمێک کە لە ناو ماڵی شیعەدا بەرداوامیان هەبوو بە ئاخیری گەشتە ئەم نەتیجە یاخود ئەم قەناعەتێک کە سەحب کاتەوە لە کاری پەرلەمانی یاخود ئەوەی کە ئەم ڕاگررتنی تەوازونێ لە ناو پەرلەمانی عێراق ئەو بکە بینیمان بە بڕیارێک سەحبی کوتلەکەی خۆی کردەوەکە ئێستا ماڵۆتەنە حاکم زامیلیە ئەویش کە پێویستی بەوەیە کە پەرلەمان دەنگی لەسەردا بۆەوەی کە سەحب بێتەوە یاخود مافی پەرلەمانتاری نەمێنێت هەموو ئەو دۆخانە هاوکاتە لەگەڵ ئەم ئەجوا گەرمی کە ڕووی لە عێراق کردەوە یاخود ئەم ئیتر ناڕێشی ئەجوا لە تەکەوەشدا ئیتر ئەم بازاڕە گەرمێکی ئێستا شاتە پێشێ دوایەوەی کە جوڵەی جەناوی سەدر بە ماڕاستی ڕۆشت بێگومان بۆتە جۆرەك لە بێئومێدی شەقامی عێراقی جۆرەك لە یەئیس یاخود بێتاقەتی دەست لە کارکێشانەوەی کوتلەی سەدرەکان چ کاریگەریەکی لە پرۆسەی سیاسی و لە ئەنجومەنی نوێنەراندا دروست دەکات؟ هەر سەدرەکان هەر کوتلەیەک لە پەرلەمان ئیتر زۆری نیان کەمینە کە بەبێ هۆکارێکی معەن سەحب دەکاتەوە یاخود دەست کار ئەکێشتەوە لە ناو پەرلەمان تا حدێک شێوی ئاڵۆزی دروست دەکات و ئیتر سلبیات و ئیجابیات لەلایەن شرۆڤەکارانەوە بۆ ئەم دۆخە دێتە پێشێ ئەوەی جەناوی سەدرش بە سیفەتی ئەوەی کە لە ڕووی کورسیەوە زۆرترین کورسی هەیە بەڵام لە ڕووی ئیتلافی نێوماڵی شیعەوە نەخێر زۆرینە نییە ئەوەی کە زۆرینێ ئەوەیە کە چوارچێوەی هەماهەنگی توانیویتی زۆرترین ئەحزابی نێوماڵی شیعە لە خۆی بکاتەوە جگە لەوەی کە لەگەڵ حەلیفەکانیشی لە چوارچێوەی هەماهەنگی توانیوانەکە بتر بەرامبەر ئەم سێکوسکەیە بوەستنەوە کە ناوی بەری ڕزگاری بوو کە لە ڕابردوو بینیمان لە بینی سەدرەکان و پارتی کوردستان و جەنابی حەلبوسی و ئیتر یاوەرەکانی ئەو ڕوویدا ئێستا لەم دۆخی ئێستا کاریگەریەکانی سەحببوون یاخود واسهێنانی کوتلەی سەدری زیانی بەقەد ئەم ئاڕاستی ئەم شێوە دەبێت کە تا چەند ئەم هێزانە ئێستا لە ساحەی سیاسی عێراقیدا کورسی پەرلەمانان هەیە ئەتوانن خێرا وەتەنگ خەڵکو لە خەم خەڵکو لە خەم شارع و ئیتر ئەم بێئومێدی کە هەیە قوفڵی ئەەکەن یاخود دەتوانن سەدی بکەن بەم ئاڵاسەیەکانی حکومەتە نوێیە بەبێ سەدرەکان جەنابی سەدر تا ئێستا ئەوەی کە ساحب بۆتەوە لە پەرلەمان ئەم ئاڕاستەی ناو کایی دەوڵەتداری لە حکوومەتی عێراقیدا ئیتر هەر ئەوە نیە ئالەم ساڵی 2022دا تووشی مووقفێکی ئاوا بووین ئاخۆگەر هێزێک لە هێزەکانی نێوماڵی شیعەیان سونە بەشدار نەبێت ئەبێت لە دوای پرۆسەی ئازادکردنی عێراقەوە تا ئێرە ڕۆڵی جەنابی مام جەلال توانیویتی کە ئیتر زۆربەی ئەم کێشانێک کە هەیە سەد بکرێت بۆ وەستی ئەگەرنا هەموو کات معڕەز بوون بۆی کە نێوماڵی شیعە و سونە ئاڵۆز بێت دوایی جگە لەوە نێوماڵی سونە هەر بەخۆی خۆ ئاڵۆز بێت شیعە خۆ بەخۆی ئاڵۆز بێت ئیتر ئەم تێڕوانی یاخود ئەم فۆرمە لە تێگەشتن لە دین لە بیئە لە موقعی جوگرافی لە نێو ماڵی شیعە و سونە بۆتە بەشێک لە عەقیدە بەشێک لە ئەخلاقی سیاسیان واتە تەفاهم و ئیتر بیرکردنەوە لە ناو بەشێک لە هێزە سیاسی دینەکان لە وەسەط و لە جنوبی عێراق بەداخەوە مەودایکی زۆر کۆتی هەیە ئیتر مەساحەی بیرکردنەوە بەم ئەندازە و شێوە نییە کە ڕەچاوی خەڵکی عێراق بکرێت بینیمە لە دو-سێ ساڵی ڕابردوو خەڵکی عێراق ڕژانسە شەقام بۆی کە دووبارە ئیعادەی ئینتخاب بکرێتەوە ئینتخابێک کە بتوانێت حکوومەتێک تەئسیس کات ئەم حکوومەتە بڕێک لە دۆخ و گوزەرانی خەڵک باش کات ئەوەی کە
عراق پێی بەهێزە لە ڕووی نەوت و لە ڕێی کشتتوکاڵیەوە کە خورماوەیتر هەموو ئەو بەرهەمە کشتتوکاڵێن کە لە دێرین زمانەوە عێراق پێی ناسراوە پێی بەهێزە بۆیە داواکرا انتخاب بکردەوە بۆی کە ئەم حکوومەتە لە ئاستمحی خەڵکەدا بێ بەڵام حەزی پاوانخوازی حەزی سیاسی بەشێک لە دارە سیاسەکان یاخود نای لێ بنێم عینادی سیاسی بەشێک لە دارە سیاسەکان گەیاندیە 7 بۆ 8 مانگ تا ئێستا نەتواندرا ئەم هەڵبژاردنەی کە کرا لە 10 ئۆکتۆبەر نەتائیجی هەڵبژاردنەکان لێکەوتەی حکوومەتێکی فعال پێشبینی کرێ دووبارە شەقامی عێراقی ئێستاکە سەدر کشاوەتەوە ئاخۆ عێراق شەقامی عراقی وابەستەنیە تەنەها بە یەک هێز بە یەک تار کە ئیتر لەسەری تاپۆکرابێت هەر لایەنی سیاسی لە عراق بێت شەقام زۆڵنێ بای خۆی ئەتوانێت کاریگەری سلبی لەسەر شەقام دروستکە بای خۆی ئەتوانێت ببێتە بەشێک لە پەنچەربوونی مؤسساتی دەوڵەت بەڵام ئەوە بۆچی تاشوێ بۆ دەرەنجامەکەی چێبێ ئایا ئێستاکە جەنابی سەدر سەحبی کردەوە لە پەرلەمان و ڕەم بێت ینی ئاراسەکە وایە کە ئەبێتە معارەزەیەکی بەهێز لە شەقام معارەزەبوونی ئێستای دۆخی عراق ئەم جوگرافیکە هەیە عالم جیهان بەگشتی لە دۆخێکدا کە ناجێگیرە ئەوەی کە شەڕی رووسیا ئوکرانیا وەگرە هەندێک دۆخی تریش وڵاتانی ئیقلیم عێراق بە هەمان شێوە مێژووی خۆی هەیە لەوەی کە نەیتوانیوە مەسەلەن سەدەیەک تێپەڕێ بگوتری عێراقێکی ئامن بووە بێ مشکلە بووە بۆیە لە عێراق هەر هێزێک کە بێوێت یاخی بێ ئەتوانێت بای خۆی بشەی دروستکە بەڵام دەرەنجام یاخی بوونەکەی بۆ شێوە مەسەلەن ئەتوانێت چ باشکات ئەگەر ناوی لێ بنین معارەزە بوون ئەتوانێت لە ناو پەرلەمان باشتر بتوانێت چاودێرێکی ڕقیبێکی زۆر باش بێت لەسەر مؤسساتی دەوڵەت لەسەر وەزارەتەکان لەسەر ئەم حکوومەتێک کە پێی وایە ناتوانێت حکوومەتێک پێک بێنێت کە ناوی حکوومەتی تەوافقی بێت عێراقی ئێمە یاخود ئەو عێراقی کە ناوی عێراقی هەمووانە بێگومان بە خوێندنەوە لە جوگرافیا یاخود لە بیئەی عێراق دەرئەکەوێت ئەم دەرەنجامێکە شانەوەی کوتلەی سەدریەکان لە ئەنجومەنی نوێنەران کارەکانی چوارچێوەی هەماگی ئاسان کرد بۆ پێگەێنانی و تەشکیلکردنی ئەم حکوومەتە؟ ڕەم بێت زوو بێت لەسەر ئەوە دەرەنجام بدەین بەڵام ئەوەی کە ئێستا بەدی ئەکرێت یەکەم خیتاب کە ڕەم بێ ئەوەی کە جناوت باسی ئەەکەی وڵامەکەم ئەوە بێ بەڵێ ڕەم بێ ئەم ڕاگەیەندەی جەنابی حەلبوسی بێکە دوو ڕۆژی ڕابردوو لە عمان ڕاگەیان لە ئوردن کە لەگەڵ ئەوەی کە محەزینە بەوەی کە تاری سەدری لە پەرلەمان دەرئەچێت هاوکات دەڵێت لە تەماس و تەفاهم دەبین لەگەڵیان لەولاشەوە ڕای دەگەینە دەڵێت زمینە خۆش دەکەین زمینی یاسایی بۆی کە کۆمیسیۆن بتوانێت ئەم ناوانەی کە ئەبنە جێگرەوەی ئەم هەفتە و سیان هەفتە چوار پەرلەمانتارە ئەوانەی کە ناتوانیوە داخلی قوبەی پەرلەمان بن ئیتر بە ئێستحقاقی ئینتخابی یاخود بە ئێستحقاقی کۆمیسیۆن جەنابی حەلبوسی باسی لە شوێنگرەوان کردووە و خیتابی پارتی دیموکراتی کوردستانیش دیسان هەر ئەومان پێ دەڵێ کە ڕەم بێ ئەم دوو هێزەکە لەگەڵ سەدرەکان حەلیف بوون یاخود بازنەیەک بوون ئەم سێ کوچکەیەکە بوو ڕەم بێت خوێندنەوەیان بۆ ئەم دۆخی عێراق باشتر پێکاویانەکە ئەوە ناخوازێ هێزێک یاخی بێت بە ناوی ئەوەی کە بێتە معارەزە ئەتوانێت بە دەنگی شەقام بتوانێت حکوومەتێکی مصلح و چاکەخواز و باش تەبەنی بکات ئەگەر دراسی پێکهاتەی لایەنە سیاسەکانی عێراق بکەین چ شیعەت سونە عەفوم دەکەی دەبینین کە جەنابی سەدر پێی وا بێت هێزی جەماوەری هەیە لە تەک ئەو کە هێزی شیعە هەیەە کە جەنابی سەدر پێی وا بێت کە میلیشیای هەیە لە تەک ئەو هێزی شیعە هەیە کە لەوتر میلیشیا هەیە هەموو ئەم دۆخانەوە پێمان دەڵێت ئەم عێراقە پێویستی بە تەفاهمە پێویستی بەم سیاسەتە حەکیمانەیە کە لە ڕابردوودا جەنابی مام جەلال دوای ئەنجومەنی حکم و تەسیسی ئەم حکوومەتێک کە ناوی حکوومەتی عراقی بوو ڕۆڵی گەورەی تێدا بینی لەم سەکۆی کە عەرزی کرد بۆ کۆی عراقیەکان و تێدا نمایشی کاری سیاسی و ئیتر دەوڵەتداریان تێدا کرد پێمان دەڵێت ئەم عێراقە پێویستی بەوەیە کە هەمان سیاست بگرینە بەرەوە پێمان دەڵێت یاخود پێیان دەڵێت ئەم سیاسەتی ئێستاکی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دەست بەکاربوونی خولی پێنجەم پەرلەمان ئەوەیەکی نیشتیمانی کوردستان بوو کە تا حدێک بە چاڕوونی لای خەڵکی عراق بەگشتی و لایەنە سیاسیەکانیش بە چاڕوونێکی ئۆتۆنە و بەڵامێکی نیشتیمانی کوردستان خوێنەوەی بۆ دۆخەکە وای کرد کە داخلی سراعی نێو مەڵی شیعە نەبێت
ئەم لێکەوتی ئێسای لێکەوتەوە ئێمە پێماندا بوو کە هەردەم معڕەزە بەوەی کە ئەم دەرەنجامە بەم شێوەیە درزێکی عەجیب دروستکاری نێو ماڵی شیعەدا بۆیە لایەکی نیشتیمانی کوردستان ئەو بۆتە ئەولەویات چۆن بتوانێت عاملی خێر بێ وەکو ڕابردووی و چۆن بتوانێت لەگەڵەوەی کە عاملی خێر بێ مساومەش لەسەر مافە دەسووریەکان نەکا بە هیچ شێوەیەک ئەوەی ئێستا ماوە بێڵێنەوەی کە هیواکێ بۆی کە دووبارە حیوار دروست بێتەوە و ئەم شاندەی دوێنەی ڕوئەسای عەشائیر لە نەجەفیشکە سەردانی کۆشی کۆماریان کرد و جەنابی کاک بەرهەم وەکو سەرۆک کۆمار وەکو یەکێک لە قیادەکانی نیشتیمانی کوردستان وەکو ئەوەی کە تێڕوانی جەنابی کاک بەرهەم لەم سیاسەتە دوور و قوڵێکە نیشتیمانی کوردستان هەیەی بۆ کۆی ئەم حەدەسانە ڕابردووە ئەم پێشاتانی کەدا دێن بێگومان دیسان تەکیل لەوە کراوەتەوە کە ئەبێت ڕۆڵی عەشائیر ڕۆڵێکی فعال و کاریگەر بێت لەوەی کە عاملی خێر بن بۆ هدوئی لە عێراق لەم عێراقدا و ڕۆڵی مەرجعیەت ڕۆڵێک بێکە بتوانێت لێک نزیکبوونەوەی نێو ماڵی کۆی فێڕەق و مەزاهیب و ئەدیانەکان بەو ئەڕاستیەدا بەرێکە دوجار بۆ خەڵکی عێراق سوودی هەبێ و گرنگ بێت. ئیتر ئەوەی کە ئێستا دەبیندرێت تا ئێرەش هەر ترازانەکە لە زەربووندا بەڵام دێمە سەر بابەتی ئەوەی واژۆکردنی ڕۆژەی سەرۆک باڵفەڵ و شاندیاوەریان بێگومان بەڵێ ڕۆڵی یەکی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی سەرۆک باڵفەڵ و شاندیاوەریان ئیتر ئەوە دیسان هەمان سیاسەتی حەکیمانی جەنابی مام جەلال هاتەوە پێشێ و تا حەدێک بۆتە جێی تەقدیری لانە سیاسەکانی نێو ماڵی شیعە و سوننەکە بتواندرێت ئەم مبادرەیە کە سەرۆک باڵفەڵ پێشنیاری کردووە حکوومەتێکی کارای هەمەلایەنە پێک بێت کە لە سایدا خوێندنەوە بۆ هەموو ئیتر لایەنە سیاسەکان و هەتەنانەت ڕوئەسای عەشائیریش بکرێت. ئەم خوێندنەوەی ئومێدێکی داوەتەوە بەو ئومێدێکە لە دووسێ ڕۆژی ڕابردوودا هاتە پێشەوە بە ئومێدەوە دەڕوانینە ڕۆژایندا دێت وەک هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان عاملی خێر دەبێت هەیدا. ماشکا غەریب سەبارەت بە واژۆکردنی دەست لە کارکێشانەوەی کوتلە و ئەندامانی کوتلەی سەدری لە ئەنجومەی نوێنەران کە محەممەد هەلبووسی واژووی لەسەر دەست لە کارکێشانەوەکەیان کرد. ئەم واژۆیە ئەگەری پاشگەزبوونەوە و گەڕانەوەی هەیە واتە لە ئەگەرێکە ئەگەر سەدر بڕیاریدا ئەندامانی کوتلەکەی بچنەوە نێو ئەنجومەی نوێنەران لە ڕووی دەستوری و قانونیەوە لە ئەنجومەی نوێنەران ڕێگە پێدراوە دەتوانن بگەڕێنەوە؟ ئیتر مەسەلەی ئەم بڕگەی کە باس کرد ئەو پرسیارە لەلایەن زۆرێک لە خەڵکی عێراق ئەتوانرێەوە بکرێت دایان مووقیفمان بینیوە کە ڕوانگە یاسایەکە وەکو مەتاتی ئیتر سەیری کراوە توانراوە دەرسیەیەکی یاسایی بۆ بدۆزرێتەوە. ئەوەی ئێستا ماوە تا ئێستاش کە ئومێد هەیە یاخود بۆ خۆیان وەکو تاکتیک بەکاری بێن یاخود ئومێد هەبێت ئەوەیە کە حاکم زامیلی تا ئێستا وەکو جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق لە مەجلیسی عێراقدا بوونی هەیە و کشانەوەی جەنابی حاکم زامیلی بە واژۆی جەنابی هەلبووسی ناوی بەڵکو دەبێت چۆن بە دەنگدانی کۆی پەرلەمانتەرانی خولی پێنجەمها دەبێت بە تەسوید دووبارە دیسان ئەعفا بکرێت. ئەوە ڕەن بێ بۆ 73 پەرلەمانتەرەکەش هەر ڕاست بێت دەرسیەیەکی قانونی بدۆزرێتەوە ئەگەر ئەمنیەتە هەبێت یاخود ئەگەر ئەوەی کە بەشێک لە شڕۆڤەکاران پیان واکە جەنابی سەدر هاوشێوەی مووقیفە سیاسیەکانی تری ئەم هەڵوەز و دابەزی کە هەیە بوو لە سیاسەتکردن لە ئیتر تەڕحکردنی ئەڕاکانی ڕەن بێ ئەوش بەشێک بێت لەم سیناریۆیە کە جەنابیان بەدەستیەوە بێ ڕەن بێتتر مەجال هەیە کە دەرسیەیەکی یاسایی بۆ بدۆزرێتەوە بۆ پێیکە ساتی واژۆکردنی پەرلەمان لە ئەوتۆی تەشریعی خۆیدا بووە لە پشوودا بووە چاودێرانی سیاسی و یاساییش بەشێکی زۆری پێوە کە ئەتوانرێت یاخود ڕەنبێت تاعن لەوە بدەن کە ئەولاترە لە مەجلیس لە ئەسنای دەوامدا ئەم ئیستقالەیەکرا با بۆیە ئەگەرێکی زۆر نزیکە بۆی کە ئەگەر سیناریۆ بێت بتواندرێت دەرسیەیەکی قانونی بۆ ئەم مۆزوع بدۆزێتەوە لە سەروی هەموو شانەوە ئەوەی کە لای ئێمە گرنگە دیسان باتەکی لەو بکەمەوە کە دۆخی عێراق ئەو ناخوازێکە ئەم حەزێکە بۆتە نەهێت لەلایەن بەشێک لەلایەن سیاسیەکان ئیتر تەنها فەرزکردنی ئیرادە بێتە هەموو شتێک
فقط ئەوەی ئەوە گرینگە کە چۆن بتوانرێت شقام لە خۆمان ڕازی بکەین چکن ئێمە لە حملی هەڵبژاردن هەموو لایەنە سیاسیەکان ئەوە خیتابیان بووە ئێمە ئەچینە ناو پرۆسەیە کە ناوی پرۆسەی انتخاباتە و لەوێدا ئەبینە نوێنەرێکە خوا و خەڵکی خوا لێمان ڕازی بن زیاتر ئەوان کە حیزبی ئەم ئەحزابانی کە ناویان شیعە و سوننەیە بێگومان وابەستەی زۆری خۆیان ڕاگەیاندووە بە داقەکانی دین ئیتر دین ئەوان لە دەخوازێکە ولا تفرقوا فتفشلوا ڕۆڵی کورچی دەبێت لەم تشکیلە نوێ حکومەتدا کوردەکان دەبێت لە سایدە نەک خۆیان بەڵکو خەڵکی لێ زەردمان دەبێت بۆ ئەوەی چی دیکە ئەم لێکترازانەی کە لەم جارەدا دەرفەتێکی زێڕین نەبووی کە دووبارە لە داهاتوودا ئەمە نەمێنێت بە تایبەتی لەسەر پرسی سەر و کۆمار بەڵێ بەڵێ هەڵبەت بینیمان لەم هەفتەیە ڕابردوو ڕۆڵی جنی بەلاسخارد ڕۆڵەکی زۆر باشی جێڕە توانی دوو کۆبوونەوەی زۆر کاریگەر بکار لە نێو ماڵی کووردە کە بە تایبەت بە دیاریکراوی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی هەڵاتی کوردستان ئەم دوو کۆبوونەوەیە ئیتر ئەم تەومژەیەکە هەبوونی هێشتووە ئەم ئینفعالێکە لە هەردوو لە ئیعلامی هەردوو لە هەبوونی هێشتووە و ئەم دۆخی هاتە پێشی شڕم بێت دیسانەوە دەرچەیەکی زۆر گرنگ بێ بۆیە کە کورد بتوانێت نێوماڵی خۆ ڕێکخاتەوە ئەگەر لە سەرەتای دەست بەکاربوونی خولی پێنجەم پەرلەمان جۆرێک لە تەشەن و چاو بێت ئیترەوە بە واقعەتێک گەشتین کە ئەم دوو هێزەکە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی کوردستانە ناتوانن هیچیان ئیتر ئەو حەزەی کە هەیە لاک ئیتر تازون لاوازکە ئیترەوە هەرێمی کوردستانەوە ئەتواندرێ هەردوو لا بە باشی تێیدا سیاست بکەین و وە کوردوشمان و هەردوو لا ئەتوانین دەوڵەتداری بکەین کوردوشمان و هەردوو لا ئەتوانین بە وەرەقەیەکی موحد بەرەو حکوومەتی عراقی بچین و بەشێک بین لە معالەجەی نێوماڵی شیعە و سوننە و تەسەوورەکەم ئەم دۆخێکە هاتە پێشەوەی باسم کرد حیواری بینی نێوماڵی کورد بە ئاگەر بە لەجێ چاودێری جەنابی جنی بەلاسخار و سەرۆکی هەرێم کە خۆشی ڕۆڵی تێدا بینیوە و دەست پێشخەریەکانی بەردەوامی یەکێتی نیشتیمانی کوردستان فاعلی ئەوە بوو کە بتواندرێت ئەم جەلسانە بکرێت و ئێستاش کە لەم سێ کوچکەیەکە هەبوو لە بینی جەنابی حەلبوسی و پارتی و سەدرەکاندا ئیترەوە زەمینەیەشی تری هێنا پێشێ یا خود وەزعشی تری هێنا پێشێ بۆی کە پارتی کوردستان باشتر بگەڕێتەوە بۆ ئەم یەکبوونە و بە تەسەوری ئێمەش هاتوونە قەناعەت بۆی کە بتواندرێت مافی کورد یاخود لەوە تێبگەن و گەشتون کە مافی کورد لە یەکبووندا بینیمان لە ئاسایشی خۆراک لەوەی کە تەڕح کرا پێشەوەی کە ئوڵی تەشریعی بێت ئەم خاڵیان کە زۆر گرینگە خەڵکی هەرێمی کوردستان بیزانێ و لە ناویشن لەلایەنە سیاسیەکان پرۆژەی ئەمنی غیزایی کە هاتە پێشێ جێگرەوەی بودجەی یاخود میزانی عراق بوو لەبەرەوەی کە نەتواندرا خێرا حکوومەتی عراقی نەیتوانی ئەم پرۆژەیە جێبەجێکە پەرلەمان هات و ئیتر لە چوارچێوەیەکدا کۆی کردەوە کە بتوانێت هەندێک خاڵ کە گرینگە بۆ خەڵکی عراق و لایەنە کوردستان جێبەجێ بکە ئەوە بکات بۆ کورد گرینگ بوو کە وەکو 15 محافظەکەی تری عراق بودجەی ئەقالیم ئەم پارێکە تەخسیس دەکرێت بۆ تەنمی ئەقالیم هەرێمی کوردستان بگرێتەوە ئەوەندەی کردمانەوە و لایەنە کوردەکان ممکن نەبوو کە لایەنە عروبیەکان و شیعە و سوننە نەهاتنە قەناعەت بۆی کە تەنانەت دینارێک تەخسیسکەن بۆ یەک محافظەی هەرێمی کوردستان ئەوەی کە کرا هەرچی بێ توانیمان ئەفم دەکەی کە هەرچی بێ بودجێ تەخسیسکەین بۆ ئەم ڕەپارەیە کە پێویستە بۆ براجوتیارەکانمان کە لە 2014 و 2016ەوە پارانە سەر حکوومەتی عراقی و تا ئێستا پارەکان وەرنەگرتەوە توانیمان بەتایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕۆڵی گەورەی دابین وەکو فراکسیۆنی سەوز توانیمان ئەم پارەیە بخێنە ناو ئەم پرۆژە ئاسایی کە ناوی ئاسایش خۆراک و ئەم 308 ملیۆن دینارێکە دەمێکە براجوتیارەکانمان لە هەرێمی کوردستان چاوەڕیان دەکرد دەستە بەری بخەین و ئێستا لە ناو ئەم پرۆژە ئاسایدا جێگیرە و لەم چەند مانگێکە دێتە پێشێ انشاءالله ئەم پارەیە هەموو وەردەگیرێتەوە و بەندەر بە سیفەتەوەی کە بۆ خۆم لە لژنەی کشتتوکاڵم بێگومان لەگەڵ هەواڵان بە فراکسۆن دیسان چاودێر و ڕقیبەکی زۆر باشی ئەم وەزارەتانە ئەبین کە معلین چه وەزارێکی دارایە چه بازرگانیە بۆیە کە بتوانین هەرچی جووە پێش کۆتایی ئەم ساڵ ئەم پارەیە سەحب بکەینە بۆ براجوتیارەکانمان. بەڕێز غەریب ئەحمەد کە بەڕێزیان ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراق بوون ڕاستەوخۆ لە ڕانیەوە میوانی من بوون سپاس بۆ ئامادەبوونیت ماندوو نەبی.